ئاماژەکان بۆ ئەوە دەچن بە بڕیارێک هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان جارێکی دیکە دوا بخرێت و کۆبوونەوەکانی سەرۆکی هەرێم لە بەغدا و هەوڵەکانی بۆ فشارکردن لە بەغدا بۆ دواخستنی هەڵبژاردن. مەکتەبی هەڵبژاردننی کۆمەڵی دادگەری پێی وایە پارتی دەست بۆ بژاردەیەکی باش نابات و دواخستنی هەڵبژاردن زیان بە پرۆسەی سیاسی دەگەێنێت. پارتی وەکو هێز بڕیاری داوە کە و بەشداری ناکا بەم شێوەی کە هەیە هەوڵەکانی سەرۆکی هەرێم تا ئێستا بە ڕوونی بە فەرمی هیچ نەگەیشتە، بەڵام ئەوەی کە هەستی پێکرێ بەداخەوە سەرۆکی هەرێم چۆتە ژێرباری ئەوەی کە بە ئاراستی پارتی بە و ئاراستەیە بڕوا کە هەڵبژاردن دوا بخات. ئێمە وەکوتم هیوادارین دوانەخرێ گەر دوا خراوە پرسێکی سیاسیە کۆمەڵی دادگەری کوردستان ئەنجومەنی باڵا هەڵوێستی فەرمی و هەنگاوەکانی داهاتووی کۆمەڵی دادگەری بە فەرمی بۆ ڕای گشتی ڕائەگەیەنێت و هەموو هەوڵێکەدا هەموو ڕێگەیەکیش لە بەردەم ئێمە کراوەیە کە بتوانین بیگرینە بەر. یەکێتی کە ئێستا زۆر لەگەڵەوەدای هەڵبژاردن لە کاتی خۆیدا بکرێت دەڵێت ئەگەر هەڵبژاردن دوا بخرێت بژاردەی دیکەی دەبێت و بێدەنگ نابێت. من پێم وانییە یعنی سەرۆکی هەرێمی کوردستانیش خۆی بڕواتە ژێر بابەتێکەوە کە زۆر نایاساییە، بڕوات مەرسومێک دەرکات کە پێچەوانەی دەسەڵاتەکانی بەڕێزیانە، پێچەوانەی قانونی هەڵبژاردننی کوردستانە، شتی نایاسایی دەبێت و ئێمەش ئەو کاتە کۆمەڵێک ڕێگا هەیە دەبێت ئێمەش قسەی لەسەر دەکەین. هەموو ئەو بابەتانی کە ئێمە حزبین ئەو کاتە ئێمە خۆمان بڕیار بە جەماعی کۆبوونی خۆمانی لەسەر دەکەین و بڕیاری خۆمان دەبێت. بەڵام ئێمە بە هیچ شێوەیەک لەگەڵ دواخستنی نین، بە هیچ شێوەیەکیش لەگەڵ ئەوە نین ئێمە یاساکە پێشێل بکرێت. جگە لە پارتی لاەنە سیاسەکانی دیکە لە پەرلەمانی عێراق یاداشتێکی ناڕەزاییان دەرکردووە و نیگەرانن لە هەوڵەکانی دواخستنی هەڵبژاردن. هەرچی یەکگرتووی ئیسلامیشە پشتگیری هەڵبژاردن دەکات لە کاتی خۆیدا و لە دەی شەشی ئەم ساڵ دەڵێت پێویستە ئەنجام بدرێت. هێزەکانی هەرێمی کوردستان ئەوەی لەم پرسا بۆیان هەبێ ئەگەر بە فەرمی لەلایەن سەرۆکی هەرێمەوە دوا بخرێ تەنها دەربڕینی ناڕەزایەتیە، چونکە ئەو کاتە ئەو بە شێوازێکی فەرمی کارەکە ئەکا، بەڵام خۆی لێ پرسراوە و ئێمەش ناڕەزایەتی خۆمان و دژایەتی خۆمان بۆ ئەم دواخستنە دەرەبڕین. هەرچەندە جومانە غەلای و تەبێژی کۆمیسیۆنی هەڵبژاردنەکان دەڵێت ئامادەکاریەکانی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان ڕانەگیراون، بەڵام بەپێی زانیاریەکانی پەیام پارتی لە هەوڵەکانی بەردەوام و سوورە لەسەر دواخستنی هەڵبژاردن و ئامادە نیە لە وادەی خۆی ڕێگە بە بەڕێوەچوونی هەڵبژاردن بدات. ڕامیار عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.